دەڕوات بەڵام ئەمێ بڵێ مراد بە پێوەی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران واتە حەیدەر عەبادی لە دوابڕگەی دانیشتنەکەی ئەمڕۆدا هاتووە لە خشتەی کار بۆیە تا ئێستا نەگەیشتۆتە بینای پەرلەمان. من بۆ زانیاری زیاتر چوم بەلای میوانێکم هەیە لێرە دکتۆر فەرات قادر ئەندام لە فراکسیۆنی یەکێتی بۆ زانیاری زیاتر لەسەر سەردانەکەی حەیدەر عەبادی. دکتۆر وا بڕیارە ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان حەیدەر عەبادی ئامادە بێت، هۆکاری چییە یاخود ئەمە تەنها میوانداریان لێپێچینەوە لەسەر چاکسازیەکانیان؟ دیارە لە دوای ڕاگەیاندنی چاکسازیەکان کە لەلایەن حەیدەر عەبادیەوە کە بە چەند قۆناغی کاتێپەڕیوە ئەمە یەکەم جارە کە دێتە پەرلەمان، هەرچەندە چەند جارێکی پێشووتر هاتووە پێش چاکسازیەکان، ماوەی جارێک پەرلەمان بە پێویستی ئەزانێ کۆنتاکتێکی پەیوەندیەکی بەردەوامی هەبێ لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران خودی سەرۆک ئەنجومەنی وەزیران لە ئێستادا لەسەر داوای پەرلەمانتاران داواکراوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادە بێت بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە گرنگانەی کە لە دڵی ئەوڵاتیان و لە دڵی ئێمەشایە تایبەت بە چاکسازی، تایبەت بە دۆخی ئەمنی، تایبەت بەو هەنگاوانەی تر کە ئەینێت و تایبەت بەو باگراوندەی کە لە بڕیاردانەکانە پشتی پێ ئەبەسێت کێنە و لایەنانە و ئایا ئەمە کارەکاتە سەر هاوسەنگی هێز، ئایا پێچەوانەی ئەو پەیماننامەیە نییە کە پێشتر حکوومەتەکەی لەسەر دامەزراوە. کۆمەڵێک لەم پرسیارانە لە هەمووشی گرنگتر ئەوەیە لە دوا کۆنگرەی ڕۆژنامەوانی سەرۆکی پەرلەمانە لە یەک دوو ڕۆژی ڕابردووە ئەوەی دووپات کردەوە. ئێمە چاوەڕوانێکی دیاریکراومان هەیە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بۆ چاکسازەکان ئەگەر بێتە حکوومەتەکەی عەبادی نەتوانێت لە کاتێکی دیاریکراوە ئەوانی کە ڕای گەیاندووە جێبەجێ بکات، ئەوە ئێمە ئەو دەسەڵات پێدانی کە وەکو پەرلەمان داوامانەتێ لێی وەرەگرینەوە، ئەمە بەشێکە بێت لەو گفتوگۆیانە. بەڵێ دکتۆر، ینی حەیدەر عەبادی بە ئیمزای ئەندام پەرلەمانێک هاتۆتە بینای پەرلەمان، ئێوە فراکسیۆنە کوردستانەکان هیچ پرسیارێکتان ئامادە کردو ئەمڕۆ لە دانیشتنەکە ئاراستی حەیدەر عەبادی بکەن؟ ئەتوانم بڵێم زۆربەی زۆری پەرلەمانتارەکانی کورد ناومان تۆمار کردەوە بۆ ئەوەی پرسیار و سەرنج و تێبینەکانی خۆمان ئاراستی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکەین. بەڵێ دەنگۆیەوە هەیە فراکسیۆنە سونیەکان ئەمڕۆ پرسیار ئاراستی حەیدەر عەبادی بکەن لەسەر پاسەوانی نیشتیمانی بۆ پێی کە ئەوان پرۆژە یاسایەکی ئەوانە دەبێت جێبەجێ بکرێت تا ئێستا جێبەجێ نەکراوە. بەڵام دانیشتنەکەی هاتنی حەیدەر عەبادی بۆ ئەم پرسە نییە، واتە بشێوی نانێتەوە ئەم بابەتە یاخود حەیدەر عەبادی پێت وایە ئەو پرسیارانەی کە سونەت داینەوە قبوڵی بکات؟ ئاراستەکردنی ئەو پرسیارە لەلایەن هێزە سونیەکانەوە بۆ عەبادی لەو ڕوانگەیەوە کە کاتێک حکوومەتەکەی دامەزراوە بڕیارەوە بۆ یەکێک لەو یاسانەی کە لە ماوەی 6 مانگی یەکەمی حکوومەتەکەیە لەلایەن پەرلەمانەوە پەسەندکرێ ئەمەیەوە. ئەوەی ئێستا ڕێگری تەواوی هەیە لە بەردەم ئەم پرۆژە یاسایە، ئەتوانم بڵێم سەرنج و تێبینەکان گشتیە، بەڵام بە گشتی هاوپەیمانی نیشتیمانی هێزە شیعەکان ڕێگرن لە تێپەڕاندنی ئەم یاسایە، بۆیە ئاراستەکردنی ئەوە لە ڕوویەکەوەیە بۆ فشارکردن ئەگینا بۆ خۆی پرۆژە یاساکە لە ناو پەرلەمانەیە پێویستی بەوە هەیە هاوسەنگی و ڕێکەوتن لە نێوان لایەنە سیاسەکانە بکرێت. لە پرسیار یەکەم ئاماژەت بۆ کرد کە بنیادنانی حکوومەتەکەی عەبادی لەسەر بنەمای محاسەسە بووە و پشکی کوردش لە وەزارەتەکاندا هەیە و جێگیریەکی خۆشی پشکی کووردە، بەڵام لە چاکسازیەکانە لابراوە. ئێوە ئەمڕۆ چی بە دروست وەکو فراکسیۆنە کوردەکان چی پرسیاری ئاراستی حەیدەر عەبادیەکە سەبارەت بە وەزارەتەکانی کورد؟ بەڵێ ئەو گۆڕانکاریانەی کە کردوێتی لە کابینەکان پشکی کوردی لەدەستداوە و پشکی سونە و شیعەشی لەدەستداوە، تاوەکو ئێستا قۆناغەکان کۆتایی نەهاتووە، نازانین تاوەکو کورد چەند زەرمەند دەبین، بەڵام بەدڵنیاییەوە پرسیارەکانمان بۆ ئاراستا بێت کە هەموو ئیسلاحەکان دەبێت لە چوارچێوەکە بێت هاوسەنگی هێز لە عێراقا مسۆگەر بکات و کوردیش ڕۆڵی خۆی هەبێت بە پێچەوانەوە ئێمە ڕهەڵوێستی ترمانە بێت. دوایین پرسیارم لەسەر ئەم یان خۆت ئەم ڕۆژانەی ڕابردوو ئیمزا کۆکرایەوە لەسەر لابردنی سەلیم جوبوری، هەڵوێستی کورد تا ڕادەیەک ڕوون نەبوو هەتاکەوەی کە بڕیاردرا لیژنێک پێک بهێنرێ بۆ لێکۆڵین لەسەر و دۆسەیە. کورد لە داهاتوو ئەگەر بێت و پرسی لابردنی سەلیم جوبوری هاتە ئاراوە، هیچ ڕخنەیەک وەکو فراکسیۆنە کوردەکان لەسەر ئەو سەرۆکایەتی پەرلەمان هەتانە تاکو لە پۆستەکەی لای بەرن؟ سەرنج و تێبینی هەیە، بەڵێ حتمما سەرنج تێبینی هەیە، بەڵام لابردنی سەرۆک یاخود ئەندامێک لە دەستی سەرۆکایەتی پەرلەمان ڕێوشێنی یاسایی و دەستوری خۆی هەیە. ئێمە وەکو کورد پێمان وایە بە پشتبەستن بەو ڕێکشوێنانە هەموو کارێک ئەکرێت، بەڵام ئەو کاری کە کرا بە تایبەتتر لەلایەن فراکسیۆنێکی دیاریکراوی ناو پەرلەمانەوە بوو و مەبەستێکی تری لە پشتەوە بوو، دوای ئەوەی کە خودی سەلیم جوبوری زۆر ڕاشکاوانە لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانەوەی ڕوون کردەوە کە ئامادەیە لیژنە پێک بهێنرێت بۆ هەموو لێکۆڵینەوەکان و پێشی وابوو کە شتی تریش هەیە پێویستی بەس تیش خستە سەرەوە و ئەوەشی وت کە وەکو سەرۆکی پەرلەمان ئامادەیە وەڵامی هەموو پرسیارانە بداتەوە کە لەلایەن ئەو لیژنەیەوە لێ دەکرێت. زۆر سپاس بۆ دکتۆر فەرات، سپاس بۆ زانیاریەکانت، سپاس. بەڵێ شوان دەگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە ئاماژەی پێکرد دکتۆر فەرات ئەوەیە کە ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار ئامادە کراوە بۆ حەیدەر عەبادی بۆی کە وەڵامیان بداتەوە. مێوەش بڵێم شوان پرسیارەکانی ئەمڕۆی ناو بینای پەرلەمان تایبەتە بن و هەموو ئەو ئەندام پەرلەمانانی لە دانیشتنەکەدا ئامادەن کە لە ئێستادا بەپێی یاخود ئەوەی کە دراوە بە دایرەی ئەعلامی ناو بینای پەرلەمانی عێراق
223 ئەندام پەرلەمانە لە ئێستادا لە دانیشتەکان ئامادەن وامەوێ بڵێم زۆربەی ئەندام پەرلەمانەکان ناوی خۆیان نووسیوە تاکو پرسیار ئاراستەی حەیدەر عەبادی بکەن لە هەموو ڕێکەوە بەڵام دیاریترینەوە پرسیارانەی کە ئەمڕۆ لە حەیدەر عەبادی ئەکرێ سەبارەت بە کۆچکردنی هاوڵاتیانی عێراق بۆ دەرەوەی وڵات و پرسیار لەسەر پرۆسە چاکسازەکەی بەڵام سونە وەک ئاماژەم پێکردشوان لە ڕابردوشدا لە کەشتی پێشتوشدا ئەوەیە کە سونە پرسیارەکانی زۆر جیاوازە بێ لەم بابەتانە تایبەتێکا بۆ پاسەوانی نیشتیمانی ئەو پرۆژە یاسایی کە لە ماوەی ڕابردوودا خولێکی یاسادانان تێپەڕیوە تا ئێستا ئەو پرۆژە یاسایە جێبەجێ نەکراوە وەک دکتۆر فەرادی شوتی دەبوو لە 6 مانگی یەکەمە ئەو پرۆژە یاسایە جێبەجێ کرایە مەرجێ بوو لەوەی کە سونە بەشدار بێ و لە ئێستادا دەنگەوە هەیە کە سونە ئەمڕۆ پرسیارەکانی جیاواز بێت بەڵێ ئومێد محەممەد نوچەگانی NRT لە ناو ئاوایی پەرلەمانی عێراقی لە بەغدا گەلەکس